تەواو قرار بکە ئێمە گەرمانین ئەبێ هەمومان یەک جەستە بین. گەرمیانیەکان لە خۆشی و ناخۆشیدا لەگەڵ یەکدان و لەگەڵ یەکش دەبن. لە دوای ئەو شەپۆلە بارانبارینەی ناوچەکانی هەرێمی کوردستانی گردەوە گەرمیانیش بێبەش نەبوو لەو شەپۆلە بارانبارینە. ئێستا مەترسی لە بەشێک لە ماڵەکان هەیە، ئەو ماوانەی بەتایبەت لە ناوچەی نزمن یاخود ئەو گەڕەکانەی کە دەکەونە نزمایی بۆیە ئەگەری هەیە لافاو بیانگرێتەوە یاخود ئەگەر بێت و شەپۆلە بارانبارینەکە بەردەوامی هەبێ مەترسی بۆ سەر چەند ماوێک دروست بێ. بۆیە ئوتێلێک لە قەزای کەلار بڕیاری داوە جێگای مانەوە و خواردن و هەموو شتێک بەبێ بەرامبەر دابین بکات بۆ ماوانەی ئەگەر بێت و مەترسیان لەسەر هەبێ یاخود بێت و ئاو بچێتە ماڵیانەوە. ئێستا ئێمە لەو ئوتێلەی دەڕۆین لای کاک حاجی ئیدریس، خاوەنی ئوتێلەکە. کاک حاجی سڵاوت لێ بێ، کاتت باش. چۆن بوویەوە بڕیارتاندا ئوتێلەکەتان بە جێگای مانەوە و خواردنیش بکەن بەبێ بەرامبەر؟ عەلەیکە سەلام وەڕەحمەتوڵڵا وبەرەکاتوه. پێشەکی بە خێراتنتانەکەین. ئێمە ئەمە چەند ساڵێکە هەوڵمان داوە لە ئازاری خەڵکی بشکێنین. ئەو کەسەی کە ئەو ماڵانەی باران ئەڕاتە ماڵیانەوە ئاوەڕاتە ماڵیانەوە بە سیارەی خۆمان بینێرە شوێنانە بێنین لێرە بمێنەوە چەند ڕۆژێک هەتا وەزعەکە باشە و ئاوەکە نامێنێ خواردن و خەوتنیە بۆ دابینەکەین لێرە تا ئەو کاتە کە تەواو بوو ئەڕۆنە بۆ ماڵی خۆیان. ئێواتە بە سیارەی خۆتان و جێگا و هەموو شتێک بەبێ بەرامبەر؟ بەڵێ سیارەی خۆمان هەیە، مۆزەفی خۆمان هەیە، کادری خۆمان هەیە، ڕاتە شوێنیان ئەیان تێرە هەتاوەکو ئەیرە و لێرە دایانەنێن و هەموو شوێن لێرە دابین کراوە مەطعەمەکەیان بۆ خێنە ئیش هەتا ئەو کاتەی ئەوان لێرە بن. ئەمە چەند ساڵە ئێوە ئەمەتان کردووە بە نەریتێکە دووبارە؟ وڵای 6 ساڵێکە بە زەبت لەبیرونێ بەس ئەو کاتەی لە پێش کاک سەلاح خوا عافیکایەخوا لەو کاتەوە خەریک بووین نازان بڵێم چەندێکە بەس 6 ساڵێک ئەبێ بە زەبت لەو کاتەوەی کە باران دەست پێکە ئێمە هەوڵە دەین لە ئازاری خەڵکی بشکێنین. ئەڵێن گەرمیانەکان لە خۆشی و ناخۆشیدا لەگەڵ یەکن. تەواو قرار بکە ئێمە گەرمانین ئەبێ هەمومان یەک جەستە بین. واتە لە خۆشی و ناخۆشیدا لەگەڵ ئینشاءڵڵا هەوڵە دەین لە خۆشی ناخۆشیە بە یەک بین بتوانین کەمێک لە ئازاری ئەوانی کە ئاوەڕاتە ماڵیانەوە وەزعیان باش ناوێ کەمێک لە ئازارەکانە بشکێنین. ئەمە جیاوازی نییە لە کفری بێ، ڕزگاری بێ، کەلار بێ؟ نا، ئەوەی لێ منتیقا بێ لە گەرمیانە هەبوو لە هەر کوێ بێ ئەوەی کێمەش دەسەڵاتمان بێ بڕۆین بە شوێنە تاکید بێ لە کفری بۆ ئێمە ناڕەحەتترە تا بڕۆین بیانێنین. بەس لە ئێرە و لای ئێوە لەم کەناڵی ئێوە داواکەم لە ئەوانەی کە دەسەڵاتدارن لە کفری لەو منتیقا ئەگەر هەر ماڵێک ئەو چووە ماڵیانەوە بیانێرن بۆ ئێرە ئێمە لە خزمەتیان نابێن لەبەر ئەوە توانای ئەومانیە پریای ئەوە ناکەین بڕۆین بۆ کفریش یا بەس ئێمە لێرە توانای تا سمود و کەلار و باوەڕ ئەم منتیقە نزیکەکانی تەقریبەن. ئێوە جێگەیمانەوەی چەند نەفەرتانە بێ لێرە؟ ئێمە بە نۆرماڵ جێگەی 150 نەفەرمانەیە بۆ حاڵەتی احتیادی بەس ئەگەر خوا نەکران وەزعەکە بەرەو خراپتر ڕۆیشت و بارانەکە زۆرتر بوو ئەوە قاعەکانیان بۆ ئەکەین و ئەو کاتە توانین تا 300-400 نەفەر وەربگرین لێرە. عەزیزم سەر چاوم بەخێر بنێخوا. بەڵێ بینەرانی کۆباسەوەی گوێبیستی بوون بریتی بوو لە قسەکانی حاجی ئیدریس، خاوەنی یەکێک لە ئوتێلەکانی سنووری قەزای کەلار، باسی لەوە کرد هەر ماڵێک لە سنووری ئیدارەی گەرمیان ئەگەر بێت و ئاو بچێتە ماڵیەوە یاخود مەترسی لەسەر دروست بێ ئێمە جێگەی خەو و مانەوە و خواردنیش کە ڕێستۆرانتەکەمان ئێستا داخراوە ڕێستۆرانتەکەی شەکەینەوە و هەموو شتێکمان بەبێ بەرامبەر دەبێت. وەکو پێشتریش ئاماژەم پێ کرد گەرمیانیەکان لە خۆشی و ناخۆشیدا لەگەڵ یەکن و هاوکاری یەک دەبن وەکو برا.